ئەو گۆرانش تایبەت و مەخسووس پێشکەشە بە کاکە سوورە شارە زووری خۆشەویست و کاکە سەرەعا زەبانی کاکە باوەی شێخ زایری خۆشەویست هەروەها پێشکەشە بە و گەنجە خۆشەویستانە پێشکەشە بە کاکە حەمەشە مێرانی خۆشەویست و کاکە سەرسڵ تەرخانی و کاکە لۆنی تەرخانی خۆشەویست و مەبەهارونی کاکە بڕڕای غوڵامی خۆشەویست و بەرهەم شەمێرانی و کاکە ئەرشی بەشی پیری هەروەها بەیادی کاکە بەیاد مۆدەی خۆشەویست و کاکە شێنەر هارۆنی بۆ پێشکەشە بەو پیاوانە ئاسپ و نوازەندەی شاری کەلار خاڵە دەشتی خۆشەویست و کامیرۆ مونتاژ ڤیدۆ گڵزاری خۆشەویست کاکە گۆران پێشکەشە بە ملایە گەن ماڵەکەم گیان دەشت بیستومە جارجاری ئەی تۆ ماڵ باوان بیستومە جارجاری ئەی تۆ ماڵ باوان ڵی منی داما ئاکەی تێباران بیستومە جارجاری ئەی تۆ ماڵ باوان بیستومە جارجاری ئەی تۆ ماڵ باوان ڵی منی داما ئاکەی تێباران هەر کاتاتیەوە ئاگدارم کە هەر کاتاتیەوە ئاگدارم کە لە بێچارەکە بێبەختر ماکە لە بێچارەکەمێ بێبەختر ماکە ئەو پێشکەشە بە کاکە لاوەندی ڤیدۆ گوڵزار لە بریتانیا پێشکەشی بێ لاوەندی کوڕی کاک گۆران پێشکەشی بێ تایبەت و مەخسووس هێندە ئازار و هێندە تا مەزرۆی نیگایەکی تۆم هێندە تا مەزرۆی نیگایەکی تۆم بۆ بینینێکت هاوار غەمێ نەمانەی خۆم بۆ بینینێکت غەمێ نەمانەی خۆم آخر عزیزم آخر گشت کەسێم آخر عزیزم آخر گشت کەسێم بە عشقت دیلم هاوارگیراوە دەسێم قەزای ماڵ باوان گشتیان لێم کەوێ قەزای ماڵ باوان گشتیان لێم کەوێ بەس خوازانێ هاوار چاندم خۆشاوێ بەس خوازانێ چاندم خۆشاوێ لای ماڵی باوکێت لای ماڵی باوکێت تاو سەر کۆڵان لای ماڵی باوکت تاو سەر کۆڵان گڵڕێژی یەکەم گۆران دێتۆ بۆ باوان گڵڕێژی یەکەم گوڵزار دێتۆ بۆ باوان ژێ مەسلوبم بکەن مەسیحا سایی مەحاڵە بێژم مەیلی ژیایی مەسلوبمێ بکەن مەسیحا سایی مەسلوبمێ بکەن مەسیحا سایی مەحاڵە بێژم دەشتا مەیلی ژیایی مەحاڵە بێژم مەیلی ژیایی خەیناکە بڵێن خەیناکە بڵێن بە من دۆڕاوێم من بە یادی تۆ هاوار لایرا بێماوم بێ کەس و کارم هاوار لەیرە جێماوە گیان دەشتە گیان بۆ پێشکەشە بە کاکە سەرەعا زەبانی خۆشەویست و پێشکەشە بۆ دووە زیزەی خۆم بۆ دوو خۆشەویستە کاکە سەرەی عازەبانی و کاکە باوەی شێخ زیایی خۆشەویست و کاکە سوورە شارە زووری ئەوە پێشکەشیان بێ هەمیشە وەکو پەرێوانە گیان
شێتی کەس نیم گیانارە شێتیاوم وەکو پەرێوانەوە دواتەکاوم شێتی کەس نیم سەرە گیانار شێتیاوم جوابێکمێ دەوا بەبوون و نەبوون جوابێکمێ دەوا بەبوون و نەبوون بێچارەی کردوم ئاوار ڕابردووی گاردوون بێچارەی کردوم ڕابردووی گاردوون گیان دەشتە گیان بڵێ نامەم بۆی ناردووە نایداتۆ جوابم ئەبێت هاماوم لەم حاڵەدا بم ئەو منی بەجێ هێشت پشتی کردووە لێم منیش وەک مناڵ هەر بۆی چاوەڕێم وتم بێوەفا ڕەحمێ بکە دڵ ئاگری تێبەر بووە خەڵک لێیەکا سەڵ نامەم بۆی ناردووە نایداتۆ جوابم نامەم بۆی ناردا نایداتۆ جوابم ئەبێت ئاماوم گۆران لەمێ حاڵەدا بم ئەو منی بەجێ هێشتووە پشتی کردووە لێم ئەو منی بەجێ هێشتووە پشتی کردووە لێم منیش وەگە مناڵ هەرێ بۆی چاوەڕێم وتم بێوەفا ڕەحمێ بکە دڵ ئاگری تێبەر بووە ئاوار خەڵکێکا سڵ وتی ئاوەرە ئەمە بۆ ئێرە لە کات من مەگرە ئاوار نامەمانێرە دۆستان لە ڕێخوا بۆم کەنتکایە دۆستان لە ڕێخوا بۆم کەنتکایە نەکاو یارم ئاوار ڕەنجدا بەزایە نەکاو یارم ئاوار ڕەنجدا بەزایە هەرژین ئەو پێشکەشە بە هەمولایە پێشکەشە بە کاکە سەرعا زەبانی و کاکە سوورە شارە زوری ئەوە تایبەت پێشکەشە بۆ دوو برا خۆشەویستم بەو گەنجە مەردانە پێشکەشیان کرد هیوادارم بەدڵی هەموو لایەک بێت کاکە باوەی شێخ زاهێری خۆشەویست پێشکەشە